بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وأصلي وأسلم على رسول الله وعلى آله وأصحابه وخلفائه ومن والاه. بینەرانی بەڕێز و خۆشەوی، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بەسەر هەموو لایەکدا بڕژێت. خۆشحاڵ و بەختەوەرم کەوا ئەم جارەشیان لە ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی تیشێک بە خزمەتی ئەوەی بەڕێز و ئازیز و زێدە خۆشەوی شادبمەوە. خۆشەویستان، لە کۆمەڵە ئەڵقەیەکی ڕابردوو، بەرنامەکانی ڕابردوو تیشکمان خستە سەر چەند لایەنێک و چەند ئامۆژگاریەک بۆ گەنجانی بەڕێز و خۆشەویست. بەڵام لەبەر ئەوەی وەرزی بەهار دەستی پێکرد و ئێمە لە سەرەتای وەرزی بەهار داین، پێم خۆش بوو ئەم ئەڵقەیان تایبەت کەین یاخود تیشکێک بخەینە سەر وەرزی بەهار. خۆشەویستانم، خوای پەروەردگار نیعمەتی زۆری بە ئێمە بەخشیوە و ئێمە لە ناو بەڕەکات و نیعمەت و بەخشەکانی خوای پەروەردگار داین. وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها. دوای ئەوەی کە بەرەکەتی خوای پەروەردگار، دوای ئەوەی کە بارانی زستان بڕایەوە و دوای ئەوەی کە ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار لە باران بەسەر ئێمە داباری، ئەم جارەیان زەوی هەژا و ناخی زەوی ئەوەی کە لە ناو ناخیدا بوو هینایە دەرەوە لە گوڵ و گوڵزار و جیا و گۆڵ. بەڵێ مما تنبت الأرض من بقلها وقثائها وفومها وعدسها وبصلها. ئەوەی لە ناخیدا بوو ئەم جارەیان بۆ ئێمەی مرۆڤ، بۆ ئێمەی مەخلوقی خوای پەروەردگار ئەم زەویەی بۆ ڕازاندینەوە. خۆشەویستان، دەبینی ڕۆژ بە ڕۆژ لە وەرزی بەهاردا زەوی جوانتر دەبێتن بە دەرکەوتنی گوڵ و گوڵزارەکان، بەو ڕەنگە جوانانەی کە بەهار لە بەهاردا ئەم گوڵانە دەردەچن. کەواتە ئێمە ئێستا لە وەرزی بەهار و لە ناو وەرزی بەهاردا دەژین. خۆشەویستان، کە بەهاریش ئاەتێکە لە ئاەتەکانی خوای پەروەردگار، چونکە ئاياتی خوا ئێمە دوو جۆر ئاياتمان هەیە: ئايات الكتاب المسطور کە بریتیە لەو ئاەتە نووسراوانەی خوای پەروەردگار کە بریتیە لە قورئانی پیرۆز، کە قورئان هەمووی کۆمەڵە ئاەتێکە، وەکو خوای پەروەردگار دەفەرمێتن کتاب احکمت آیاته ثم فصلت من لدن حكيم خبير. بەڵێ قورئان خۆی لە خۆیدا کۆمەڵێک کە ئاياتی خوای پەروەردگارە. جۆرە ئاەتێکی ترمان هەیە کە بریتیە لە ئايات الكون المنظور، ئەو زەوی و زار و چیا و دۆڵ و ئاسمان و زەویەی کە دەیبینین کە لە پێش چاومانە. بەڵێ خۆشەویستان، هەر شتێک کە پێویست بیتن کە تەدەبور و تەفەکوور بیر لێ بکەینەوە، بە قوڵی وەکو دەڵێن تەماشای بکەین و بە فکرمان بیری لێ بکەینەوە، پێویستی بە بیری قوڵ هەبیتن. بەڕاستی ئەوانە بریتین لە ئايات الكون المنظور، لەو ئاەتانەی کە پێویست لە پێش چاومانە و دەیان بینین. جا هەر شتێک بیتن، وەکو ئاسمان بیتن، وەکو زەوی بیتن، وەکو جۆرا و جۆری زمانەکان بیتن، کە یاخود جۆرا و جۆری ڕەنگەکان بیتن. خۆشەویستان، یاخود بە دواهاتنی شەو ڕۆژ بە دوای یەکتریدا، ئەمانە هەمویان ئاياتی خوای پەروەردگارن. پێویستە کە ئێمەی مرۆڤ بەڕاستی تەماشا بکەین، بیری لێ بکەینەوە. ئەو وەرزانە وەرز لە دوای وەرز، وەرزی زستان وەرزێکی سار دێتن، اینجا وەرزی بەهار بەو گوڵ و گوڵزارەی، اینجا وەرزی هاوین بە گەرمای خۆی، اینجا وەرزی پاییز بە گەڵا ڕێزانەکەی. ئەم وەرزانە بە دوای یەکداهاتنیان هەمووی پێویستی بە بیرکردنەوەیە. ئەو گرمەگرمی بروسک و هەور و بارانبارینە هەمووی پێویستە کە مرۆڤی مسلمان بەڕاستی بیریان لێ بکاتەوە. ئەوانن ئايات الكتاب المنظور. بەڵێ خۆشەویستان، بۆیە خوای پەروەردگار دەفەرمێتن ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم إن في ذلك لآيات للعالمين. هەروەها لە ئاەتێشتر دا خوای پەروەردگار دەفەرمێ ومن آياته الليل والنهار والشمس والقمر لا تسجدوا للشمس ولا للقمر واسجدوا لله الذي خلقهن إن كنتم إياه تعبدون. ئەوانە هەمویان ئاياتی خوای پەروەردگارن، ئاياتن کە ئێمە بیریان لێ بکەینەوە، کە ئێمە تێبفکرین، بیر بکەینەوە بۆ ئەوەی باوەڕمان ڕۆژ بە ڕۆژ زیاتر بێتن. خۆشەویستان، ئاياتی خوای پەروەردگار ئەوانەی نووسراون هەمووی پێویستی بە تێفکرین و وردبوونەوەیە. وەکو خوای پەروەردگار دەفەرمێ کتاب
كتاب أنزلناه إليك مبارك ليتدبروا آياته وليتذكر أولو الألباب. بلام آيات الكتاب المنظوريش أو آياتانك وكو قتمان آسمان والزوي أو إخواي پروردگار درستی کردیه ئەوانەش پێویستیان بە تێفکرین و وردبوونەوەیە. بۆیە خۆشەویستان یەک لەو ئاەتانە کە بەڕاستی چەندین عیبرەت و دەرس و وانەی تێدایە بریتیە لەو وەرزەی کە ئێمە ئێستا تێداین کە بریتیە لە وەرزی بەهار. ئەو بەهارە ئاەتێکە لە ئاەتەکانی خوای پەروەردگار. خوای پەروەردگار دەفەرمێتن ومن آياته أنك ترى الأرض خاشعة فإذا أنزلنا عليها الماء اهتزت وربت إن الذي أحياها لمحيي الموتى إنه على كل شيء قدير. بەڵێ خۆشەویستان ئەوە ئاياتی خوای پەروەردگارە. بۆیە ئیبن عاشور دەفەرمێ لە تەفسیری ئەو ئاەتەوە من ئاياته أنك ترى الأرض خاشعة کاتێک لە ئاەتەکانی خوای پەروەردگار دەبینی زەوی خشوعی هەیە یاخود زەلیل بووە. زەلیل یەکەی بریتێ لەوەی کاتێک کە وشک بووە بارانی بەسەردا نەباریوە خوای پەروەردگار دەفەرمێ فإذا أنزلنا عليها الماء اهتزت کاتێک کە بارانمان بەسەردا باران هەژا اینجا ئەوەی کە لە ناوناخیدا بوو دەرچوو ئیتر دەفەرمێ إن الذي أحياها لمحيي الموتى ئەوەی کە زەوی زیندوو کردەوە ئەوەی کە لە ناو زەویدا بوو زیندوو کرد خوای پەروەردگار ئاواش مردووەکان زیندوو دەکاتەوە. بۆیە خۆشەویستان ئەو وەرزە وەرزی بەهار بەڕاستی نیعمەتێکە لە نیعمەتەکانی خوای پەروەردگار. نیعمەتێکە و هەروەها وەکو گوتمان پێویستە ئاەتێکە لە ئاەتەکانی خوای پەروەردگار پێویستی بە لێوردبوونەوەیە، پێویستی بە تێفکرینە، پێویستی بە تێڕامانە. هەر شتێکیش لە پێناو خوای پەروەردگار چ لە قورئاندا بێ کاتێک کە لێوردبینەوە یا چ لە کەون و کائیناتدا بێ لێوردبووینەوە بۆ ئەوەی بگەینە حەقیقەتی ئیمان، بگەینە حەقیقەتی باوەڕ. ئەو کاتەشمان هەر هەموو بە عیبادەت بۆ حیساب دەبێ. خۆشەویستان بۆیە یەکێک لە پند و ئامۆژگاریەکانی وەرزی بەهار بریتیە لەوەی کە ئێمە لە وەرزی بەهار فێر دەبین کە ئەو کەون و کائیناتە بە پێی سیستەمێکی زۆر ڕێک و پێک بەڕێوە دەچێت. سیستەمێکی ورد، سیستەمێک حتا بڵێ تونند و تۆڵ ڕێک و پێک بەڕێوە دەچێتن. بەڵێ خۆشەویستان لە بەهارەوە فێر دەبین کە خوای پەروەردگار ئەم کەون و کائیناتەی دروست کردووە و سیستەمێکی زۆر دقیقی بۆ داناوە. بۆیە کاتێک کە دەبینین ئەسمعی لە ئەعرابیەک دەپرسێتن پرسیاری ئەوەی لێ دەکات دەڵێ تۆ چۆن خوای پەروەردگار دەناسی؟ ئەویش دەڵێتن زۆر بە جوانی وەڵامی ئەسمعی دەداتەوە دەڵێ البەعەرەة تەدل على البەعیر. کشپلی وشتر نیشانەیە کە وشترێک بەو زەویەدا ڕۆی بەو شوێنەدا ڕۆیشتووە. اینجا پاش ئەوە دەڵێتە ئەسمعی وآثار الأقدام يدل على المسير شوێن پێیەکانیش بەڵگەن لەسەر ئەوەی کە کەسێک بەوێدا ڕۆیشتیە. اینجا دەفەرمێ فسماء ذات أبراج ئەو ئاسمانەی کە دەبینی ئاوایە و هەروەها وأرض ذات فیجاج زەویە کە ئەو ئاسمانەی کە بەبێ دینگە و ئەو ئاسمانانە بەسەریەکەوە یاخود ئەو زەویەی کە دەبینی هەمووی دۆڵ و کەند و دەشت و دۆڵ و ئەوانەیە دەفەرمێ ئەلا تەدل على اللطیف الخەبیر. ئایا ئەو بەڵگە نییە لەسەر خوای پەروەردگار؟ چەند جوانە ئینسان کاتێک کە ئاوا لە بەهار دەردەچێتن وەکو ئەو ئەعرابیە بیر لێ بکاتەوە، بیر لەو مەخلوقاتی خوای پەروەردگار بکاتەوە، بیر لە دەشت و دەر و زەوی و ئاسمان و گوڵ و گوڵزار و هەموو ئەو جوانیانە بکاتەوە. بۆیە باوەڕی ئینسان ئەو کاتە دەگاتە حەقیقەتی ئیمان. بۆیە خۆشەویستان یەکێک لە پند و ئامۆژگاریەکان ئەوەیە ئێمە بەڕاستی تێ بفکرین، ورد بینەوە وەکو دەشتەچیەک وەکو ئەعرابیەک کە ئەو ئەعرابیە یعنی دەبینی ئەوەندە ورد بووەوە پێویستە ئێمە بەڕاستی زیاتر ئاوا لە کەون و کائینات و لە بەهار پند وەرگرین. وانەیەکتر لە وانەکانی بەهار خۆشەویستان بریتیە لەوەی کە ئێمە لە بەهاردا فێری ئەوە دەبین یاخود ئەم پندوانەیە وەردەگرین کە خوای پەروەردگار زیندومان دەکاتەوە. یعنی بەهار نیشانەیەکە لەسەر
لەسەر زیندووبوونەوە. طبعاً باوەڕبوون بە زیندووبوونەوە بە قیامەت یەکێکە لە غەیبیات. اینجا خوای پەروەردگار شتێکمان پیشانەداتن کە بینراوە، شتێکی بینراومان پێشانەدات بۆ ئەوەی کە باوەڕمان زیاتر بەو غەیبیاتە هەبیتن کە ئەویش زیندووبوونەوە و قیامەت و حەشر و نەشرە. بەڵێ خۆشەویستان، لە صحیحی مسلمدا هاتووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێتن كل ابن آدم يأكله التراب. ئینسان هەرچی جەستەی ئینسانیە و لەشی ئینسانیە هەر هەموو خاک و خۆڵ دەیخوات و هیچی نامینێتن. إلا عجب الذنب دەفەرمیتن إلا عجب الذنب منه خلق وفيه يركب. دەفەرمێ إلا ئەو گلێنچکە نەبیتن تەنها ئەویان دەمینێتن، ئینسان لەو دروست بۆ و لەویشەوە جارێکتر خوای پەروەردگار زیندوی دەکاتەوە. کەواتە ئێمە لە بەهاردا فێری ئەوە دەبین دوای مردن، دوای سەرما و سۆڵەیەکی زۆر، دوای مردن زیندووبوونەوە هەیە. بەڵێ خۆشەویستان، کەواتە ئینسانی مسلمان باوەڕی زۆر دەگاتە حقیقەتی ئیمان بە بەهار کاتێک کە بە وردی لێ تێبفکریتن. دەرس و پند و ئامۆژگاری زۆرن خۆشەویستان لە بەهاردا. یەکێک لەوانەکانی بەهار ئەوەیە کە ئینسان دوای سەرما و سۆڵەیەکی زۆر واتە ژیان چەندە سەخت بێتن، بەڵام بەهارێکی هەر بەدوادادێ. کەواتە دڵتەنگ مەبە، هەر کاتێک ناخۆشی بێت، چەندە ناخۆشی زۆر بێتن، چەندە زستان سەخت بێتن، بەڵام لە کۆتایی زستاندا بەهار دێتن. کەواتە ئەمانە هەموو وانە و پندن کە ئینسان لە زستانە یاخود لە بەهارە فێر بیتن. خۆشەویستان، خەڵکان هەموو زۆر گرنگی بە بەهار دەدەن. هەرچی گەل و نەتەوەیە کە لە بەهاراندا دڵخۆش و کەیف خۆشن و بەهاران سەرەتای بەهار هەمووی دەبێتە عوتڵە و پشوو و خەڵک دەردەچێتن. بەڵام با بزانین کە ئیسلام چەندە گرنگی بەو خۆشیانە داوە، یاخود چۆن دەڕوانیتە بەهار. وەکو گوتم خەڵک ئاوا دەیکاتە پشوو سەرەتای بەهاران دەردەچێتن، هەموو گەلوونەتەوەی گرنگی تایبەتی خۆی پێدەداتن. بەڵام ئایا ئیسلام چۆنی دەڕوانیتە؟ بەڕاستی خۆشەویستان، ئیسلام دەڕوانیتە بەهار کە بیستانێک یاخود بڵێن باخچەیەکە بۆ تاعەت و عیبادەت، وەکو باخچەیەک سیر دەکاتن بۆ زیادبوونی پاداشت و خێر و چاکەکان. بەڵێ وەرزی بەهار ڕێگایەکی ترێکە ئینسان بیر بکاتەوە، ڕێگایەکی ترێکە ئینسان تەفەکوور و تەدەبور و بیرکردنەوەی قوڵی هەبێتن بەرامبەر دروستکراوەکانی خوای پەروەردگار، بەوەی کە عیبادەتەکانی زۆر بێتن. وەرزێکە بۆ زیادبوونی نیعمەت و بۆ زیادبوونی بەخشەکان و بۆ زیادبوونی خێر و چاکەکان کە خوای پەروەردگار پێی ببەخشێتن. کەواتە بەهار وەرزێکی چاکەیە، وەرزی چاکەخوازیە لە دیدگای ئیسلامدا. ئیسلام خۆشەویستان ئاوای بۆ دەڕوانێتن. بۆیە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێتن دەفەرمێ ئیذا دەخەلتە البەساتینە، دەفەرمێتن کاتێک کە چوونە ناو باخچەیەک بیستانێک، دەفەرمێ فەئەطل تەئەمولەها، دەفەرمێ زۆر بە قوڵی بیری لێ بکەنەوە، فإن فيها جلاء للبصر، چونکە لەو باخچەیەدا کاتێک کە تۆ تەماشای دەکەی بە قوڵی دەفەرمێت چاوەکانت پێڕوون دەبینەوە، وارتیاحا للهم والفکر، هەروەها خەم و خەفەت و ئەوەی کە فکر و شتی خراپە ئەوانەشت هەمووی مرتاح دەبی، لە کۆڵ دەبینەوە. دەفەرمێ وتەکریمەتەن للطەبایع، خدەت خۆشە بێتن، یعنی ئەو خۆ خراپانە یاخود ئینسان خەم و خەفەتەکانی لە کۆڵ دەبێتەوە وەکو ڕێزێکە خوای پەروەردگار بۆ تەبعی ئینسانی داناوە، وتەسکینەن للصداع، سەر ئێشت لە کۆڵ دەکاتەوە. کەواتە خۆشەویستان، لەم قسەی ئیمامی عەلیدا چ فێر دەبین؟ ئەوە فێر دەبین کە بەڕاستی نەفسی ئینسان کەیف خۆش دەبێتن و دڵی ئینسان خۆش دەبێتن کاتێک کە بە چاو تەماشەی گوڵ و گوڵزار و ئەوانە بکاتن، بیر لە گوڵ و گوڵزارەکان لە باخچەکان بیر لەوە بکاتەوە، ئەی یعنی بەڕەنگەکان دڵخۆشی پێدەبەخشێتن. کەواتە خۆشەویستان، پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێتن الشتاء ربيع المؤمن، دەفەرمێت زستان بەهاری ئینسانی مسلمانە. جا ئەگەر زستان بەهاری ئینسانی مسلمان بێتن، ئەی بەهار خۆشەویستان، بەهاریش میحرابی ئینسانی مسلمانە. میحرابێکە یعنی ئەگەر زستان بە شەوە درێژەکانی
بە شەوە درێژەکانی بۆ هەستان و ئینسان عیبادەتی تێدا بکاتن و ڕۆژە کورتەکانی بە ڕۆژوو بوویتن تێدا کەواتە وەکو گوتم بەهار میحرابە بۆ ئینسانی مسلمان بۆ عیبادەت بەڵام بە شێوازێکی تر ئەم جارەیان لە زستاندا بە شەوانی درێژ ئینسانی مسلمان عیبادەتی ئەکرد نوێژی ئەکرد ڕۆژانی بە ڕۆژوو ئەبوو بەڵام لە بەهاردا تەفەکوور و تەدەبور بیرکردنەوەی عیبادەتی ئەم جاریان عیبادەتی بیرکردنەوەی لە بەهاراندا خۆشەویستان کەواتە بەهاریش ئینسانی مسلمان گرنگی تایبەتی خۆی پێ ئەداتن و خی پەروەردگار وامان لێ بکاتن کە زستانیان بیستان بۆ تاعەتەکان و هەروەها بەهاریشان ببێتە میحرابی تاعەت و عیبادەت و بیرکردنەوە خۆشەویستان کەواتە وەکو گوتمان خۆشی کەیف خۆشی دەربڕین لە ئیسلامدا شتێکی مەشروعە وەکو ئیمامی عەلی فەرمووی و ئینسانی مسلمان حەزی لە تەماشاکردنی گوڵ و گوڵزار و دەرچوونە لە بەهار شتێکی مەشروعە بەڵام کۆمەڵێک بنەما و زەوابەتی هەیە پێویستە ئینسانی مسلمان لەو بنەمایانە لەو زەوابەتانە دەرنەچێتن زۆر بە کورتی کاتمان برایان دەڵێن کات تێپەڕیوە ئەو زەوابەتانە خۆشەویستان ئەوەیە یەکەمیان پێویستە ئینسانی مسلمان لە هەر شوێنە کە خەڵک کۆڕ و کۆبوونەوە و ئەوانە کۆبوونەوەی لێ مەبەستم لە بەهاران کە دەردەچی بۆ دەرەوە پێویستە خواردن و خواردنەوەی حرام جارێک ئینسان خۆی لێ پارێزی ئیختیلات و تێکەڵی و ژن و پیا و ئەوانە ئینسانی مسلمان دەبێ زۆر خۆی لێ پارێزیتن واتە لەو محەڕەماتانە ئینسان دەبێ خۆی بپارێزیتن و هەروەها ئینسانی مسلمان زەرەر و زیان بە ژینگە ناگەینیتن هەوڵ دەی کاتێک کە دەچێ دەرەوە کەلوپەلەکانت پاشماوەکانت ژینگە پیس نەکەی چونکە ئینسانی مسلمان هەمیشە خێر و بەرەکەتە و نابێتن و لە دوای خۆی زەرەر نە بە ژینگە و نە بە کەسانی تر بگەینێ وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لا ضەرەرە ولا ضیرارە کەواتە خۆشەویستان کاتێک کە ئەو بنەمایانەمان جێبەجێ کرد کە بەڕاستی بەهار هەمووی دەبێتە خێر و چاکە و پاداش بۆ هەمووان خوای پەروەردگار ئەم بەهارەشمان بکاتە میحرابی تاعەت و عیبادەت خۆشەویستان تاڵقەیەکی تر و ڕۆژێکی تر بە خزمەتتان شادەمەوە لێرە بەخوای باڵا دەستان دەسپێرم خواتان لەگەڵ وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه